بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سپاسی رب العالمین کەین کە لە باشترین ڕۆژەکانی جیهانە کە ئەیامی ذی الحجەیە لە سێی ذی الحجە بە خزمەتتان ئەگەین لە خزمەت زنجیرەوانەی مختصر منهاج القاصدین کە یەکێکە لە کتێبە زۆر نایابەکان لە پەروەردەی ڕۆح و دەرونی ئینسانی موسڵمانە. دیارە ئیمامی غەزالی باسی ئەو ڕێگانەی بۆ کردین کە بەرەوخوا ئەچین، کۆمەڵێ ڕێگا و دەرگای بۆ کردینەوە. یەکێک لەو دەرگانەی کە ئینسان لە ڕێیەوە بەرەو ڕەب العالەمین ئەڕوا بریتێ لە دەرگای تەفەککوڕ و بیرکردنەوە. لە دەرگای تەفەککوڕ و بیرکردنەوە هاتە سەر باسی بیرکردنەوە لە مردن. اینجا وفاتی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم باس کرد، دواتر وفاتی خولەفای ئەربەعی و وەسایەکانی لە ئەخیری ژیانیانە باس کرد. ئەمڕۆ فەرمێ ذکر كلمات نقلت عن جماعة عند موتهم من الصحابة وغيرهم. باسی هەندێک کەلیمات کە نەقل کراوە لە هەندێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ هەندێک لە پیاوچاکانە، وذكر زيارة القبور ونحو ذلك، وهروها باسكرني زيارتي سر قبرستان وقورستان وهاويني أوه. أفرمي كاتك حسني بصري مردن، حسني كري علي مردن زوري بو هنا فرموي أخرجوا فراشي إلى صحن الدار. أمجي جاي من برن الدروة أو شوينيك بابلن أو برهيوانيك وأسمان مليوديا بمخنا أوي على كبرديان الدروة زورنا رحد بو فرموي اللهم إني أحتسب نفسي عندك فإني لم أصب بمثلها. خواجان لم أصب بمثلها. خواجان من دواءكم لتوتو أجرم بو بنوسي بخوا لهمو جيان ما نراحتي أوا يا ريخي بي نقرتم وري بي نقرتو. معاذ كوري جبل الرضا ورحمتي خوای لسر مرقا فرموي أو شويك بربيانك أكردو هر زوزو أيو أريبزان بربيان ما نكردو أنو هشتا ماويتي أي فرمو اللهم إني أعوذ بك من ليلة صباحها إلى النار. خويا بنا أقرب بتوش شويك بربيان كمولنا وآقرا مرحبا بالموت زائر مغيب. صلاة لو مردنيك يد زيارت أكا وسرم لي أدا كغائب ودمك تشاوري أكم وحبيب جاء على فاقة. صلاة إخوة لو خوشويستيك لكاتي نبون ما هاتوا بولام ما بس لكاتي نبون ما واتا معاذ كوري جبل. طبعا معاذ كوري جبل لنا وأصحابه همويان سيمان هي علامتيان هي بو ناسينوا. معاذ كوري جبل پیغمبری خوا صلی الله عليه وسلم أفرمي أعلمكم بالحلال والحرام معاذ. لهموتان زياتر لحلال وحرام بزانه جاي كاتوا معاذ كوري جبل. أفرمي هيتشم بينيا كردويكي صالحم بينيا وامردني شاتو تسرسرم خوشوي سمردن بلام وبلام على فاقة لكاتك هاتوا هيج ده صلاتك منية. خوايا من لهمو عمر ما لتو ترساوم بس بخوا أمر الرجام بتو زورة. اللهم خوايا خذ أزاني إنك تعلم أني لم أكن أحب الدنيا وطول البقاء فيها. والله خوايا زور شاك أزاني كمن حزم لجيان نية وحزم ما نول للدنيا نية بو خريكي دار ناشتن بو خريكي الربار دروس كرنو بير ليدان والحال أمانة بن. والله خوايا بويا حزكم للدنيا روج زياتر بمن بوي زياتر تونيم بكاتك برجوع من لبيناوي تويا زياتر شونيوش كم تايبت لو شواني كزور ساردو كزناتواني هستي وبو أو حزكم لجيانا بمن وكجنكم لقل كاتكان معنا لطاعتي تويا وبويا حزكم بمن ومزاحمة العلماء بالركب عند حلق الذكر وحزكم بمن بۆ ئەوی چۆکم بنێم بە چۆکی زانایانەوە لە کاتی مەجلیسی ذیکرە
بۆیە حەزەکەم لە ژیانە بێنەوە بەخۆ ئەگەر نەحەزم لە ژیان نییە حەزەکەم بمرم و بگەڕێمەوە لای تۆ تەسەوور کە هەموو ئومنیەکانی معاذ بریتیە لە خزمەتی دین و مانەوە لە نوێژە و مانەوە لە ڕۆژووە و جەنگکردن لەگەڵ کاتی خۆیان لە پێناوی تاعەت و دینداریە و لە پێناوی عیلمە. أبو مسلم أجارته وفرمت شو لا أبو الدرداء وهو يجود بنفسه لو كاته أفرميه سور بكميسري خوي أكل السر مرقا أي خوزقا ألا رجل يعمل لمثل مصرع هذا خوزقا خلقوا بيوانا ينزاني إيش يعني أكربو أم كاتيك ومني بيقيشتم أو دنا راحة مردن أي خوزقا كسيك أهد إيش أكربو الرجك يوكو أم رجب والساعاتك يوكو أم ساعاته أفرمي كلماتنا هاواري أكل حتى وكو وفاتي كل سلماني فارسي هاولي بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي لكاتي سرمرقا دسي كربا قريان يعني كي تنت وتيان أي هاولا خوشويستكي بيغمبر صلى الله عليه وسلم شي أدقريانه فرمي والله لخزمت بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم جارك دانش تبوين فرموي أويك ولا دنيا پێویستان پێیەتی کە کۆیکەنەوە کە ڕاکی بێ زاد چۆن کەسێک کە زادی ڕاکی بی کە چۆن کەسێک بێوێت لەسەر وڵاقەکەی بۆ شوێنە سەفەرکە کۆمەڵەشت کۆ ئەکاتەوە وەکو ئێمە مەسەلەن تۆ ئەتوێ سەفەرێکی جامتایەکی بچووکە یعنی دەکەلوبەری تێیەکەی سەفەرەکە زۆر درێژتر و تۆزە جامتاکەت گەورەتر هەر ئەوەندێ فەرمووی ئاوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمەی لە دنیا تێگەیان بەڵام ئێستا ئەم هەموو زادە بە دەورمەوەیە شتێک نییە کە بیدەم بە کۆڵمە هەموو لە زەویەدا ئەندێ ئەفەرمێ کە هاوڵان ئاوا سەیریان کرد ئەحبابەکانی وتیان کوڕە خۆ زادی تۆ چییە هەموو ئەوە بە دەوری تۆ سێشت دیارە ئیجانە دیارە ئیجانە ئەو شتە بوو وەکو تەشتێکی گەورەوە بوو کە جلی تێ ئەشۆرە فەرمویان جەفنەیەکیشت هەیە قاپێکی گەورەت هەیە بۆ ئەوەی کە نانی تێەکەیت و تێ ئەخۆی و شتێکیشت هەیە کە جلوبەرگی خۆت یان خۆتی تیا ئەشۆ یان دەستنوێژی خۆتی تیاکرێ بێتێ مەتارە یا میتخارە فەرمویان هەر ئەمەت هەیە ئەی سلمانی فارسی فەرموو ئەمەش زۆرە تەسەوورکەن ئەوەی کە ئێستا ئێمە کۆمان کردوێتەوە ئەم هەموو حەشامەتە بە دەوری خۆمانەوە خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم ڕای هێناوین لەسەر ئەوەی کە زادی ڕاکب کەسێکەوە سوارە چەندێک کەلوپەلی پێ هەر ئەوەندە ئیمامی موزەنی بۆمان نەگێڕێتەوە طبعاً ئیمامی شافعی کۆمەڵە تەڵەبەی زۆر گەورەی هەنیەکێک لەوانە ئیمامی موزەنیە ئەفەرمێ لە سەرەمەرگە لەو کاتێک کە ئیمام زۆر نەخۆش بوو لەو نەخۆشەی کە مرد ئیمامی شافعی چوومە خزمەتی فقلت له كيف أصبحت وتما إمام الشافعي بربيان شون كردوا فرمي أصبحت من الدنيا راحلة بربيان كردوا أمر رجاء بيان بجيء الدنيا بجيء يلم وللإخوان مفارقة لبراو خوش يستكان مدور أكومة ولسوء عملي ملاقية كردوا خرابة كان يخوم هرهم ويبيان أقموا ولكأس المنية شاربة وأو كاسي يعني وابلان أو برداخي مرقي كدان راوبهم أسأبي بينوشم وعلى الله واردة لما نهم خطر تربر كوي أرم كمن إيربجي لم بو كوي أرم وارد أبن بولاي خو جل جلاله بلام ولا أدري أروحي تصير إلى الجنة فأهنئها أم إلى النار فأعزيها بخوانا زانم نفس بو بهشت أرواتا خوش حالي بكم وبيروز باي لبكم يا برو آقر أرواتا وكو تعزباري لبكم تصور كإمام الشافعي أمبيا وقورة حتى أمر هموان ناوي علينا على نازانم أي الروح كم بو بهشت الروا بيروز باي لكم يا برو آقر أرواتا تعزباري لبكم إن جاء فرمي أم الشعري طبعا إمام الشافعي يشكل الشاعر زوزو قوركان أفرمي خوي ولولا الشعر بالعلماء يزري لكنت أشعر من لبيدي أجر شعر عيب نبوة يبو زانيان من للبيدي كرة عاصم زوزو الشاعر ترى ومكيك لشعراء جاهلي عرب شعر كانوا ديوان كان يزور كماونته يشكل الشعر كان أفرمي لو كاتا لسرمرقا أم شعري أوت أي فرمو ولما قسى قلبي وضاقت مذاهبي كاتك ود الله كم رقبو دنيام لي بسوق وتوا جعلت الرجا مني بعفوك سلما بخوا حيت مني بولاي تو بارس كما بلام امكر دو باشم هيا بلام رجام بتو زور تو برحمي عفومكي او امكر دو بقادر ما سلم اتاكو بواسر كم بولاي تو انا هيشتكم نيه تعاظمني ذنبي فلما قرنته بعفوك يا ربي كان عفوك أعظما
بەخوا گوناهەکانم زۆرن بەڵام گوناهەکانی خۆم هێنا چەندێ زۆر و گەورن دامنان لە تەرازویەکە لە پێش چاوی خۆم و ڕەحمەتی تۆشم دانا سێرەکەم ڕەحمەتی تۆ زۆر گەورەترە وما زلت ذا عفو عن الذنب ولم تزل بەخوا تۆ لەمە و پێش هەر لە عفوی عەبدەکانێک کردو لە گوناهەکانیان بوراوی لەمە و دوۆش لیان ئەبووری تجود وتعفو منة وتكرما بخوا كرم أكي بسرمانا جود أكي بسرمانا عفو من أكي لبر شاكي خومنا منت أكي بسرمانا كريم يا إلهي لما نخوش أبي طبعا شعر إمام الشافعي شعري كي زور قوري إنسان چنه گناهكت قوري چنه عظيمة گناه كانت بير كرو لعظمة الرحمة إخوة ضل زور آرام بيته رجاء إخوة إنسان دائما أبي أميدي بالرجاء ناخي بربي للرجاء برام بخوا جل جلاله وتابد لسر مرقا دائما لا يكسبون كوفاتي كر أميدي بخوا زوزو قورك وكو بيشتر باسمان كردو أو أميد قورك كردنا لعل أمكس بالرجاء وشتو لا إخوة خوي أفرمي أنا عند ظن عبدي بي من لا جي قماني عبد كان بمن والله قمانك باش بخوا لأسر مرقا إن شاء الله خوي قورا لقال يا برحم أبي أبو الدرداء رضا ورحمة خوي لي بأفرمي أتشول لا قبرسانة دانش لقى خلق دانا أنش ليه مالي دروس كردو وتيان كورا بونايتنا أو داني وتشي كلا سبب قبرسانة أي أبو الدرداء فرموي بخوا لا قومك دانشتوم كلا قال لي أنا دانش بس باسي قيامة بوكن باسي دنيا بوناكن كبشتم تيكردن قد غيبت مناك أبد غيبت مناك أمان باشترن لأيو تصورك لقال قورستانا أروي بيرد أخاته قصد لقلاك أي عبد توجوكو مني ييتا إيرا قصد لقلاك أي كبشت اللي كرد أهلي خبسان غيبته أكن قد غيبتناك أو إيمن لقال يكترى داء نشين لسر مجاليز لقال يكا بي أكين بدم يكو دواتر غيبتي يكترى أكين وباسي يكترى أكين شاكاني خوما بخش أكين وسر خلق ميموني كوري مهران أفرمي لخزمتي عمري كوري عبد العزيزة رشتم بو مقبريك طبعا دولتي أموي زور كاد أوتري الله دولتي أموية خلافة أموي وشيء أموي غلط يقول أموي أفرمي دولتي أموي أم دولته أجر هيج حسني في نبي عمر كوري عبد العزيز بسيتي كحاكمك زور عدل لنا أو عشرة لنا أو بنا مالها الكوت أفرمي لخزمات ميمون مهراني كوري ميموني كوري مهران أفرمي لخزمات عمر كوري عبد العزيز كخادمه شوينا سر مقبريك أفرمي سيري قبركاني كل دسي كربة قرياني كي زور الله دعاي سيري كل متيا ميمون هذه قبور آباء بني أمية وخو أما قبري باو بابيري من لبني أمية همويا ليران كأنهم لم يشاركوا أهل الدنيا في لذاتهم وعيشهم كأنما هيج بجداريان نكروا لقال أهل الدنيا شي جيكيان ور نقرتوا جيانيان نكروا لسر زاوية طبعا يكيق ملوك الدنيا كزور بالرفاهي جيابا ملوك أمويين طبعا في غمري صلى الله عليه وسلم أفرمي لدواي خلافين راشدة وملك كان دس بيك دولتي ملك سيدنا معاوية رضا ورحمة خوي لي بك أمد ما إن شاء الله هو مولد بدأ لباسي عمري أمتي إسلاما بدري يجي باسي سيدنا معاوية أكين سيدنا معاوية يكيك لو ملكانيك زور جوان للدنيا تيجيش ولا آخرتيش الدنيا لشويني خويا آخرتي لشويني خويا لدواي إمام زورك لملكة كان هاتن للدنيا تقليدي إمام معاوية نكر حتى دوا كوتا خليفي مسلمان لسر زاوية بهمو دولة كانوا للدنيا داري والسياسة بردن بريوي جهانا همو تقليدي إمام معاوية طبعا إمام معاوية ديها كوشكي قورة جوان ترتيب الله هيتشي لدلي إمام معاوية نية كاتي إمام عمر برساري لي أكا معاوية بوشي أم كوش كان دروسي الله إمام من لبران بر روما ووستاوم أمانا ناترسن لمليك وقوريك أقر زور هيبتي نبيت وكلو بلكاني زور جوان نبل أقرنا أمانا هم وشتي الدنيا تنهابوا بكارانهم لبران بر كافران طبعا هم أو ديكورات إسلامياني كإبنين هموي سرتاكي لزماني أموية كان ودسي فيكر أموية كان بيواني زوزو قوريان تيابو ومعيشة وعيش جيانيان زور بخوشي الرابور فرمو عمر كوري عبد العزيز بخوام باو بابيري من الليرة كأنما هيش للدنيا هرنبون هم ينوار راكشاون
أما تراهم صرعى قد حلت بهم المثلات. أي نابني هرهم ويان كوتون رأك شاون بآقا حلت بهم المثلات. المثلات لقرآن هاتوا وشي مثلات بمعنى عقوبات ديت. مثل لزمان عربية يعني يك عقوبة، مثلات يعني عقوبات زور. فرمو نابني هرهم ويان كوتون أنواع زور عقوبات بسري أنا دادرة واستحكم فيهم البلاء. بلايكي زور قورا رويتي كردون كمردن أو ليرا راي قرتون. وأصاب الهوام مقيلا في أبدانهم، مقيلا في أبدانهم. همو كرمو أوشتاني سرزوي همويان شويني قيلولي خويان كلوتا جسمي أمان. فان مقيل بو شوينا أوتري إنسان كم يكسر خوي اكتاش كينو أروى. أفرمي هوامي سرزويا لأنه لا شيء أمان أخون. إن جدسي كربة قريان فرموي والله ما أعلم أحدا أنعم ممن صار إلى هذه القبور وقد أمن من عذاب الله تعالى. بخوال سرزوية هيج كسيك نية أو ندخوش بخد به بأندازي كسيك كبيت برو أم قورستانا وأمين بلوي كخواي قورا عقوبة نادا. واتل السلامرقا ملائكة مجديان دابتك كوتاكيتو أو أبو شوازة شاك. طبعا فاطمة إجارته وخيزان عمر كوري عبد العزيز فرمي للسلامرقا فرمي فاطمة بجيم بيض على مش بجيم هشت دواي كمك قرب على الخي دسي بيكر على جملة بخوم خلقي كي زور قسان لقلا أكلو يجابي أداء على دواتر قسا كان نما على كمك وستام دواتر إذن مخواز جوابي ندامو درقا كم كردو سيركم وفاتي كردو على والله كأنما خلقي كي زور هاتم ولا عمر كوري عبد العزيز دواتر هرهم يان بجيان هشتو شوال يان كرد على هيش كسي شلنا وبتاقي تنهاب أوهم أصواتا بيست. أفرمي الهند لكلمات كان كبر يوم أكوت السلام عليكم وكأهات صلاة خوان في أجا. طبعا إمام غزالي شكلواني كآراء تايبتي خويه أم كتابوتو ما ندو جار مختصر كراو جارك ابن جوزي بغدادي مختصري كردوا جاركيش ابن قدامي مقدسي كيف كلا طلبة كان ابن تيمية اختصاري كردو. أما يسبر دسمان مختصر منهاج القاصدين أم رأياني كي أسبوتان باسا كم رأي ابن قدامي مقدسية ورأي غزالي ابن جوزية. أفرمي ويستحب زيارة القبور. أو زاني من إنسان مرد لسر مرقى سنة ويبشي سرداني قورستان كي طبعا ما يكي لسنة فراموش كان طلما الرقبوة ناتي لسر قورستان يكيق للسنة كان أو يك إنساني مسلمان بشيء تسر قورستان خوش اسمه فرموي زوروا القبور فإنها تذكركم الآخرة. بسن زيارتي قورستان كان تكبيري آخرة أخاته. إن جاء إمام أفرمي ومن زار قبرا فليستقبل وجه الميت. كروشتي وسر قبران وسرداني قوري كتكر سرداني قوري باوكت خزمكت هاولكت خوش بيستكت كأوستي للاي سريا وبو وستا الروبروي أو هرچون لمجالس إما إسلا خزمة أو دانشتو هم الرومان كردتا يكتر بهمان شواز أو الروب كرد مشاوي مردوكا. أفرمي وليقرأ شيئا من القرآن بكمل القرآن بخوانته ويهديه له بكات الدياري وأمردوه. طبعا مسألة قرآن خواندن وكردن بدياري ومردو يكيك لبابة اختلافية كان زوريني علماء رأيان أو هاي كأجري خواني قرآن أقام مردو. طبعا مردو هرشتك لبرانبر مادة به هيج قماني تيانا باتفاق أقات مردو. بنمونا مثلا تو الصدقية أكيد أم صدقية أي أقات مردو يا ناقا أي صدقة ببارك راو راستوخو أقات مردو. أوش تنها ببدن بكري هيج بارك لبرانبر يا نبي أبد ناقا بمردو وكو نيش شكا نيش بهيش شوازي كفاراتي بارينية همو كس خوي مسؤولة للنيجي خوي. أي الرجو أقر جاري وهي كسي بيرة فدية أدا بويا جماعتك هاتن بو خزمت في غمري خواه صلى الله عليه وآله وسلم وتيان باوكمان قرزار بو للرجوها فرموي فليصم عنه وليه باوليكي الرجو كيبو بقريتو شكا بارة لبرانبريا هي أتوان. علماء فرمون آية بارة لبرانبري قرآنها هي يعني أليرو اختلافك سرشاو أقر آية للتعليم وفير كردني قرآن أكري بارا وربجيريا ناكري
طبعا علماء اختلافيان هي غير حنفية كان هم علماء اتفاقيان هي لسر أوي كدروستا بارور بجيري لبرامبر فير كردني قرآن أي كسي كفير قرآن كدروس يان رقية شرعي لزماني في غمري خويا صلى الله عليه وسلم يشق لها ولان قرآن يخوان سورة فاتحة يخوان بسر كسي كاتشاق وبسحود مريان دايا وريقل في غمري خويا صلى الله عليه وسلم فرموي بابشي كيجبو من بين اللو بويا أفرمون ما دام قرآن لبرانبريا وأكري بارور بجيري دروست قرآن يجب خيان يبو مردو شكا صدقية أجر صدقة نبوة نأكره وكو نيش تنها بدني محظ هندق لزانانيش فرمو أنا بدني محظة ناقات مردو بلام أرجح وهايك أجر قرآن يبدل بخياني جوان كبو خود جيرابي نك بلا بل نزاني شي أكي دوایی الله خواهی جان ام قرآنم لپیناوی توی خوند و اجر و ثواب کم دیاری کرد و هدیه کرد و فلان کس بیگه امام شرع او افرمه با قرآنی که جوان بخوینه اینجا دیاری که بو او اگر سردانی کردن بو سر قبران روزی جمعان بیا باشتره روزی جمعان خصوصیتی خوی هی برکتی تایبتی خوی هی لجمعان سردانی گورستان کره باشتره افرمه عاصم جحدری که وفاتی کرد کسیک لخوابینی یەکێک لە دۆستەکانی فەرمووی دوای 2 ساڵ ئەڵێ کە بینیم پێم وت پرسیارم لەکرد لە خەوەکەیە ئەی عاسیم تۆ نەمردووی ئەی نەبوو مردی وتی بەرەوەڵا مردووم تی ئێستا لەکوێ تی وەڵا لە یەکێک لە باخچەکانی بەهەشتا بۆ خۆم ئیسراحەتم کردووە هەر خۆم نیم هەندێک لە هاوڵەکانم لەگەڵایە جمعان هەر هەمومان ئەچینە لای ئەبی بەکری کوڕی عەبدوڵڵای موزەنی هەمومان ئەگەن بە یەکتری هەواڵ یەکتر ئەو ئەڵێ چیت کرد ئەو ئەڵێ چۆن بوو چیت بۆ هات هەموو قسە بۆ یەکتر ئەکەین وتم جسمەکانتان ئەگەنە لای یەکتری جسم فەرمووی نانا ئەڕواحەکان بەلەیت الأجسام بولية الأجسام جسمەکان هەر هەمویان تەواو پۆرتکاون نەماون إنما تتلاقى الأرواح ڕۆحەکان ئەگەن بە یەکتری قلت فهل تعلمون بزيارتنا إياكم ئەزان کە ئێمە ئەگەر سەرتان لێ بدەین فرمووی ئێوارەی ڕۆژی جومعە لەگەڵ ڕۆژی جومعە لەگەڵ ڕۆژی شەممەشە ئەلەم کاتە بەرەبەیانی شەممە ئێمە ئەزانین کە هەر کەسێک سەردانمان کە ئەگەمە لێتی هەستی پێ ئەکەین ئەڵێ من سرم سوڕماوتە ئەی بۆ ڕۆژەکانی تر هەستی پێ ناکەن فەرمووی ڕۆژی جومعە ڕۆژێکی زۆر بەرەکەتە شەرەفێکی زۆر گەورەی هەیە خی گەورە بەهۆی ئەو شەرەفەوە لە ڕۆژی جومعە ئەومان پێ خەڵاتەکە هەر کەسێک سەردانمان کە هەستی پێ ئەکەین و ئەزانین ئەمە فەرمایشتمان هەیە کە مردوەکان هەر هەموو سەردانی یەکتر ئەکەن و ئیبن القەیم لە کتێبی ڕۆحە ئەفەرمێ ڕۆحی مردوو ئەگەن بە یەک زیندوو ئەگەن بە یەک زیندوو مردوو ئەگەن بە یەک ئەڵێ ڕۆحی زیندوو مردوو کۆمەڵێ خەوی ئەسحابی گێڕاوەتەوە لەسەرەوەی ڕۆحی زیندوەکان و مردوەکان ئەگەن بە یەکتر و ئاگیان لە ئەخباری یەکتر هەیە عثمانی کوڕی سەوادی تەفاوی ئەگێڕێتەوە ئەفەرمێت دایکێکی یەکێک بوو لە عابیدە زۆر گەورەکان پێیان ئەوەندە ڕاهیبە ئەوەندە عیبادەتی ئەکرد ئەفەرمێت لە سەرە مەرگە چاوەکانی بەرز کردەوە بۆ ئاسمان سەری بەرز کردەوە فەرمووی هۆ ئەو خوایی کە زەخیرەی منی شتە کۆکراوەکەی من هەمووی تۆی پشتم هەمووی بە تۆی لە ژیان ماو لە دوای مردیشم بەخوا پشت بەس بە تۆ ئەبەستم یا ئیلاهی لە کاتی سەرەمەرگا زەلیلم نەکەی لەناو گۆڕەکە بێکەسم نەکەی ئەفەرمێم کەلیماتانەی وت و دایکم مرد هەموو جمعەیەک ئەچووم و دوعام بۆ ئەکرد ئەستەغفر الله ئیستیغفاری خوام ئەکرد داوام ئەکرد خوایە لە دایکم و لە ئەم ئەهلی قەبرستانە ببوورە ئەفەرمێ شەوێک لە خەوە دایکمم بینی وتم دایکە حاڵت چۆنە فەرمی بەخوا ڕۆڵە مردن زۆر زەحمەتە بەڵام سوپاسی خوا ئەکەم کە من ڕزگارم بوو من ئێستا لە بەرزەخێکی مەحموودام ژێرم هەر هەمووی ڕێحانە بە ڕێحان هەر هەمووی ڕاخراوە سندوس و ئیستەبرەق و ئەوانم بۆ ڕاخراون کە لەسەریان ئەکەوم وتم هیچ پێویستێکە هەیە فەرمووی ڕۆڵە پێویستەکەم ئەمەیە کە ئەوەی پێشتر بۆت کردوم لە زیارەت و سەردانیکردنم لە ڕۆژی جومعانە هەموو کاتێ بیکە چونکە هەر کاتێک لە ڕۆژی جومعانە کە تۆ ییت لە ماڵەوە دەرئەچی مەلائیکە خەبەرمان بۆ ئەهێنن ئەی ڕاهیبە ئەوە کوڕەکەت لە ماڵەوە کەوتە ڕێ خۆشم و هاوڵەکانیشم ڕەفیقەکانیشم کە تۆ دوعایان بۆ ئەکەی هەموومان چاوەڕێی تۆ ئەکەین حتا وەکو تۆ ییت لامە ئەنەسی کوڕی مەنسوورە گێڕێتەوە ئەفەرمێ پیاوێک هەموو کاتێک
ئەچوو بۆ سەر قەبران ئەچوە سەر مردوو نوێژی لەسەر ئەکرد دواتر لە لای دەرگای گۆڕستانەکە ئەوەستا ئەم دوعانەیە کرد ئەی ئانەس الله وحشەتەکم خوا بۆ خاتی گەوری خۆی ناڕەحەتیتان لەناو گۆڕە هێواش کاتەوە هێمنتان کاتەوە و ڕەحم بە غەریبیتان کە لەناو ئەم گۆڕە گوناهتان ببورێ چاکەکانتان قبول کە ئەفەرمە لەسەر هەموو مردوویەک کە ئەمر لەگەڵی ئەچوو بۆ سەر گۆڕستان ئەمانەی ئەوت ئەفەرمە ڕۆژێکیان نەچوومە سەر قەبرستان و ئەم دوعانەم نەکرد ئەفەرمە کاتێک کە خەوتە بووم سێرم کرد خەڵکێکی زۆر زۆر بەردەم ماڵی منیان گرتووە هەر هەمووی هاتوون بۆ لای من ئەڵێ منش هیچم پێ نەبووتم ئێوە ئیشتان چییە بە من چیتان ئەوێ من هیچم نییە وتیان ئێمە ئەهلی ئەو گۆڕستانن کە هەموو جارێ واتە ئەوت هەموو جارە دیارەکە پێشکەش بە ئێمە ئەکرد دیارەکە نەما لەوتم دیارەکەی من چییە وەڵام من هیچم نهێناوە بۆ سەر گۆڕستان تیان ئەو کەلیمات و دوعانەی کە بۆت ئەکردین لێمان مەگرەوە ئێمە زۆر محتاجی ئەو دوعانەی توین بەشاری کوڕی غالب ئەگێڕێتەوە ئەفەرمێ ڕابیعەی عەدەویم لە خەوا بینی منی زۆر زۆر دوعام هەمیشە بۆ ئەکرد ئەفەرمێ پێوتم ئەی بەشار هەموو هەدایەکان کە تۆ ئەینێری بۆ ئێمە سینێکی زۆر جوان لە نور بە ئاوریشمێکی زۆر جوان سەریدا پۆشاوە وردە وردەیەت بۆ سەر گۆڕستان و بە ئێمە ئەگە وتم چۆن ئەو دوعایانەی کە زیندوەکان ئەیکەن بۆ مردووەکان هەر هەمووی بەو شێوازە ئەگاتە ناو گۆڕستانەکان ئەهلی گۆڕستان بە یەکتر ئەزانن کە دوعایان پێکراوە بۆ کراوە فەخر ئەکەن لە بین یەکترە کاتێک کە دوعایان بۆ کراوە هەمیشە لەگەڵ ئەهلی گۆڕستانە ئەو دوعایانە بکە چونکە لە بین یەکترە پێیان ئەڵێن فڵان کەسەوە دیارەکەی تۆش گەیشت ئەوە هی تۆش گەیشت دوعاکان گەیشت بۆیە یەکێک لە ئادابە زۆر گەورەکانی زیارەتی گۆڕ ئەوەی ئینسان لە جومعانە چەندێ پێکرا زیارەت کە و دۆستەکانی بەسەر کاتەوە وەفایەک هەیە وەفا لە دینە تەنها لە بینی زیندوەکانە نییە بەخوا لە بینی زیندوو مردووە هەیە ئەو وەفایە ناکرێتەوە برایەکت باوکت دایکت خۆشەویستێکت ئیتر تۆ تەواو نە سەردانی کەیت و نە ئاموشۆیکی ئەوە جۆرێکە لە جەفا دینی ئێمە دینی مەحەبەت و خۆشەویستیە بۆیە زیارەتکردنی گۆڕستانەکان خوێندنی قورئان و هەدیەکردن بۆیان هەمووی ئەوانە لە ئەجر و فەزیلەتی تۆیە قورئان ئەخوێنی و ئەکەیتە دیاری کەسێک تەسەوور ئەکەی تۆیەکی زەعیف ئەم دیاری ئەکەیت و خۆیەکی بەڕەحم ئەمەش بۆ تۆ قبول ناکە بۆ ئەویش بۆ هەردووکتانی قبولەکە چۆن ئەو نور و ڕووناکی هەر هەمومان تێیە مشارەکە ئەکەین هەمومان وەری ئەگرین و سوودی لێ وەرەگرین و لێشی کەم نابێتەوە لەو گوڵۆپان بەخوا بەو شێوازە هەرچی ئەخوێنی بخوێنە لە کەس کەم نابێتەوە چەندێک هەدیە ئەکەی هەدیەکە جاران خەڵک کاتێک کە ختمی قورئانی ئەکرد دیاری ئەکرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەصحاب بۆ ئەولیای گەورە بۆ عولەمای گەورە دواتر بۆ خزم و کەسوکاری خۆی هەموویان بەریانەکە هەموویان ئەم ئەجرە وەرئەگرن بۆی ئێمە ئیماندار جەفایەک ڕووی تێکردین لەم زەمانە بەرامبەر بە مردووەکانمان هەستەکەین و ئەزانین لە دوورەوە دوعای بکەی کفایەت چەند کەس هەیە نازانێت گۆڕی باوکو دایکی خۆی لەکوێ سوبحان الله ئەم باوکو دایکە حەوهەشت مناڵ بەخێوەکەن دوای حەوهەشت مناڵ باوکو دایکیان پێ بەخێو ناکرد ئەگەر ئەولادی یەکێکیان بڕوە ئەو قەد ئەولادەکەی خۆی لە یاد ناکە ناتوانێت دوعاکە ئەولادەکەی لە یاد کەچی مناڵەکە دەست بەرزەکاتەوە ئەو لە یادەکە بیرکەرەوە ئەگەر ئەو خۆشەویستت لە ژیانە وایە تۆ چۆن ڕێزی لێ ئەگەر تۆ چۆن سەردانت ئەکرد بە هەمان شێواز سەردانی گۆڕستانەکەی خۆشەویستمان فترەیەک نەهی کرد لە هاوڵام بچنە سەر گۆڕستان چونکە زۆر زۆر ئەچوون فەرمووی ئینی نەهەیتکم عن زیارەتی القبور ئەلا فەزوروها نەهیم لێکردن لەوەی بچنە سەر گۆڕان ئێستا بڕۆن سەردان کەن فإنها تذكركم الآخرة بيري آخرة الأخاتو والله إنسان سيسر قورستان كوتا قسم لخزمتنا كتشاو أنو قيني تشاوي دلي أكاتو أماني كراكشاون لقورستان كورخو چنديني تيا لتو جوانتر أي هاوار چند احتيا لتو دولمنتر چند احتيا لتو بشخصيتر وكساتيتر لتو زاناتر لتو داناتر لتو مشهورتر پاشا ئەبینی پاشای گەورە گەورە کەوتو ئەم هەموو ئەبینی ئەم هەموو جەماڵ و جوانی ئەوان ئەبینی هەموویان لەژێر گۆڕان ئەی تۆ بەتەمای چیت بۆ کوێ هەنگاوانی کەی سەرەی تۆ ئەگە
بۆی هەر یەکێک لە ئێمە بێ ئەم ئیستعدادە لە ناخیە هەبێ ئەمە سوودەکەی گۆڕستان تایبەت ئەچنە ئەو گۆڕستانە لا دێ وایە حەوهەش گۆڕستانی تەیە گۆڕستانی وایە کەس سەری لێ نادا تۆ بڕۆ با تۆ ئەو کەسە ئازایەبی کە ئەم سونەتە زیندوو ئەەکەیتەوە گۆڕستانێک هەیە لەوە چی خەڵک بۆی ئەڕوا بەڵام گۆڕستانێک ترێ کەس بۆی ناچێت بچۆ بۆ ئەو گۆڕستانی کەس بۆی ناچێت ئای چەند کەسی تەیە محتاجی دوعایەکی تۆیە ئای ڕۆژێ لە ڕۆژان کە ئێمە کەوتوین لەناو گۆڕستانە چەند محتاجی ئەوەن کەسێ بێ سەردانمان کە ئێستا سەردان کە بە سەردانێک کرێ ئێستا ئەو حەضارەت و گەورە و شارستانێتە گەورەی ناو گۆڕستان ئاگات لێ بێ بە کاتێک کە تۆ خۆت ڕۆشتی خەڵکێک ئاگای لە تۆ بێ هەمومان محتاجی ئەوەن کە موسڵمانێک بە دڵێکی ساغەوە دوعامان بۆ بکە ئەتێ بزانی لەکوێ دوعایەکەت کردووە بە ئیخلاسەوە دوعا بۆ مردوو دوعا بۆ زیندوو احتیمالە دۆستێک ئەڵێ دوعام بۆ کردووی تۆ لەوە چێ نەزانی چۆن پاداشتی بیتەوە هیچ پاداشتێک نییە لە مەسەی دوعا بۆ مردووە ئیلا لە ئاخرەتە نەبێت دە دوعا کە ئەوە شوێنی ئیخلاسە ئەو شوێنی ساغی بۆ خوایە چوویتە لای هەر گۆڕستانێک لە ناو سیارەتەکەتەوە ئیلا دوعای خێرە کردو بە پێ ڕۆشتی ئیلا دوعای خێرە کردوێ سڵاویان لێ بکە تۆ کە ئەچیتە سەر گۆڕستان ئەسەلام عەلەیکە ئەڵێ کە ئەنەما سڵاو لە ئێمە ئەکەی بە ئاشکرا چۆن لە زیندوویەکەی لە مردوو بە هەمان شێواز بۆیە ئەم سونەتە گەورەی کە ئەمڕۆ فەرامۆشی کردو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ بە هەمومانەوە زیندووی کەینەوە لەکوێ و شوێنێکە گۆڕستانێکی فەرامۆشکراوی مردووت بینی تۆ بچۆ زیندوی کەرەوە بە ذیکرێکی خوا بە یادێکی خوا بە کەلیمەیەکی قورئان بە دوعایەکی خێر خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەسەر جەم مردووی ئیمانداران ببوورە یا رب العالمین خوایە بە درێژایی مێژووی ئەم ئومەتە ئومەتانی پێشوو هەرچی ئیمانداران هەیە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە خوای ئەمە لە چاکترین ڕۆژەکانان دوعای زەلیلی و ضعیفی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی لە تەواوی مردوەکانمان ببوورە یا ڕەبی خوای ئەو مردوانەی کە بێکەسن و کەس نییە دوعایان بۆ بکە ئێمەی گوناهبار لەم ڕۆژە مبارەکانە خوایان دوعا بۆ تۆ بەرزەکەینەوە خوای لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین خوایە لە گوناهی باو و باپیرمان ببوورە خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی خۆشەویستانمان ببوورە خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببوورە خوای لە گوناهی وەچەکانمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزێ هەر کەسێک لە ژیانە چاکەیەکی لەگەڵ ئێمە کردووە یا ڕەبی خوای لە گوناهیان ببوورە سەرفرەزی بەردەم دیوانی خۆتیان کە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت کەڕەم و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێن خوای ئێمە حاجەمان زۆرە هەمووی بەرزەکەینەوە بۆ لای تۆ یا ئیلاهی حاجەکانی دنیامان مەهێڵە خوای گیان داوات لێ ئەکەین ئەومان قەرزارە قەدی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان دڵی نائارامە دڵی ئارامکە ئەومان قەرزارە قەدی سەرشانی سووکە ئەومان کەم ڕزقە ڕسی حەڵاڵی زیادکە یا ئیلاهی ئەومان گەوزاوی گوناه ڕزگاری کە لە گوناهەکان یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین ڕزگارمان کە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بێ مناڵە مناڵەکانی ساڵحکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە ئێمە زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعا ئەکەین یا ئیلاهی هەر چاکەیەک ئەو خۆشەویستەمان لە هەموو عمرە داوای لێ کردو ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسرە مەرگە ئاراممان کەی رب العالمین خوای بمان گێڕە لەو عەبدانەی بە لا ئیلاهە إلا الله ئەم ژیانە بەجێ ئەهێڵن یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە عەفوی خۆت بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت یا ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە ئێمە لە ئەیامێکی زۆر چاکە گوزەر ئەکەین یا ربی خوایە خەیر و بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی تاعەتەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە قورئان خوێندنمان لێ قبوڵ کە خوایە پەیوەندیمان لەگەڵ خۆتا پتە بکە یا رب العالمین خوایە ئەگەرچی ئێمە سەرکەشی زۆرمان کردووە خوایە لە تۆ زۆر دوور کەوتوینەتەوە یا ئیلاهی هانای زەلیلی خۆمان لە بەردەست شەیطانە بۆ تۆ بەرزەکەینەوە
بەهانامانەوە وەرە لە چنگی شەیطان ڕزگارمان کە ئیلاهی بەهانامانەوە وەرە یا رب العالمین لە چنگی نەفسی ئەممارەمان ڕزگارمان کە یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە بەزەی بەسەرمانە ببارێنە بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی خوایە لێمان ڕازی بە یا ئیلاهی لێمان ڕازی بە یا ئیلاهی لێمان ڕازی بە ئیلاهی گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردوێتەوە بەرەو ئەیامی عەرەفە ئەڕۆین یا ئیلاهی بە کۆڵی گوناهەوە هەنگاو ئەنێن لە عەرەفەیە یا ئیلاهی 2 ساڵ لە گوناهەکان ئەبووری لە گوناهی ئێمەی گوناهباریش ببوورێ یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ڕەحمەتی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ببارێنە خوایە ئەم ئومەتە زەلیلی زۆرمان بینیوە زەحمەتی زۆرمان بینیوە یا ئیلاهی هەموو کافرانی جیهان لەسەرمان کۆبوونەتەوە ئیلاهی بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان دڵمان ساخ کەرەوە دڵمان پاک کەرەوە دڵمان پەیوەست کە بە یەکەوە یەک ماڵمان کە یەک وشەمان کە لە ژێر ڕایە و ئاڵای خۆتا کۆمان کەرەوە نەسرەتمان پێ بەخشە یا رب العالمین خوایە ئەوانەی فێڵ و تەڵەکەیە بۆ ئەم دینەی ئێمە ئەنێنەوە یا ئیلاهی فێڵ و تەڵەکە لە گردنی خۆیان بە ئاڵێنە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سڵاوی ئێمە بگەێنە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سڵاوی ئێمە بگەێنە عولەما و ئەولیای ئەم ئومەتە یا رب العالمین یا ربی خوای گیان یەک ناومان لە خزمەتیانە بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت أم دعانا من قبولك خوايا أم دعانا من قبولك خوايا أم دعانا من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوايا قول لقناه من الشيء أجبوري خوايا من قبولك